ناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەمجارەش لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستان ئەڵلقەی ئەمجارەی بەرنامەی ئاوادان بێ لە شوێنێکی جیاواز و زۆر لە بەردڵان و زۆر جوانە. ئەش بریتە لە دۆڵی ئالانە و گوندی ئالانە. دەی ئالانە یاخود گوندی ئالانە هەڵکەوتەی جوگرافیاکەی لە دۆڵێکە هەر پێکوتێت دۆڵی ئالانە کەوتۆتە سەر شارڕێگەی نێوان بالیسان و واروەها خەلیفان. بۆیە بە دۆڵەکە بەگشتی پێڵەن ئالانە و هەروەها بە ناوی گوندەکەش هۆیە گوندەکە کە ئینشاڵڵا لە داهاتوە چاوەڕێوەکەن کە بشکرێ بە ناحەیە چونکە ئێستا خەلیفان بۆ بە قەزا و بە شێوەیەکی گشتیش هەم ئالانە و هەم خەلیفانیش سەر بە ئیدارەی خۆجێیی یاخود با بڵێن ئیدارەی سۆرانن. بۆ هیوای ئینشاڵڵا بەرنامەی ئەمجارەمان بەدڵی ئێوەی خۆشەویست بێ و هەروەها جوانەکانی ئالانە کە من دڵنیام زۆر زۆر بەلاتانەوە جوانە چاو دڵتان ڕۆشن کاتەوە. فەرمون با پێکەوە ئەمڕۆ لە ئالانە بەرینە سەر. سلام ڕحمەت الله بەرەکات و بەخێراتی. جەنابێ شتماندی نەبی سەر هۆرد و چاوم بەڕێزن. کاک ڕەسوول ئێوە بانیان سەعات چەندە بێ ئەم حیوانانە دەرکەن؟ بەخوای تەقریبەن 6:30 ئەو دەور. باشە. ئەی شوانی بۆ گرن چی بۆکەن؟ بە خۆمانەچین. بە خۆتانەچن. کاک ڕەسوول ئێستا پوش و پاڵماوە ینی شت هەیە بیخوا؟ باشە لە خوای بە زیادی بێ. باشە. زیاتر بەرەو کوێنە بەناوە بەرەو لای بەنی هەریرە چەند بەنی هەریری ئەو چای بەرێ چیاکی بێ زیانەوە بزانە بەرێ ئا لە خوای بە زیادی بێ. زۆر باشە. کاک ڕەسوول بۆچی سەیرەکەی بەس بزنە بۆ مەڕتان نییە؟ ئەو چایە بەکەن مەڕی نایە هەمووی شاخە شاخە بۆ دڕە بەرێ بەس دەبی بزنبی لە بێ بزن نەبی نابی. باشە. ئێستا جگە لە پوش و گەڵا ئەوانە چرۆ ئەوانە کە دەیخوا لە ماڵەوە ئاڵف و ئالی کوشتیانە نەخێر ناخێر ناندەین تا بەفر نەکەوی چکە دقەتم ما تینویان نییە. ئەگەر حیوان ئالیکی بخوا ڕاست غاری سەر ئاوێدا بەرێ ئاویە خواتەوە. کاک ڕەسوول بزن کەی کووری تێەکەن کەی دەزێ؟ مانجینۆ نێری تێبەرەدەی نێریان لێگرنەوە بەرێ نێریەکریتەوە دی نێریە بژێتەوە گە نازستانێ زۆر لستان ئێستا لەو زمانەی بەفر ناکەوی یەگەنا بۆ کەس ناگە پێت ناکرێ بێدرێ لە ژۆرێ لە بە بەفرێ ئارێ وەڵا بەفر زۆرەکەوی. ئەی زستانێت چیانە دەنێ؟
بەخوایستانی ئالیشیانە دەینێ کاک ڕسوو ئەمە بەهارێ بوارێ ینی بەبەسمە دام بەنە سەرێ و لەلایەنە مێننەوە یا هەر لە ناو دێمێننەوە بەهارێش هەر لە ناو دێمینینەوە بەرێ هەندێک دەچنە کوێستانێەوە ئەنە سە چای بەنێ هەریری هەندێک ساتە کوڕەچی ئەمێگری ئەبێجانێ ئاستە چستانێکن دەخوای گەورە بەرەکەتداری کایشاڵ پلکە جان سەلام عەلیکوم. عليكم السلام ساية داشة خو بخير بي خوا لێ ڕازی بێ ئاخوا تۆ پێم بڵێ بمبانێ زۆی دەچی کوێ راح أوسم أسماركم عليه ماڵۆکە و لێرەیە بري عليه خاري إيدا إبا لا يلون فرق أنا سن صار بحكم ما تسوى مرزم حشاشي لونه كردم خوا بنا يخال حن أو أعرف نحن مش ساكريت لقى حشاي تۆ پێم بڵە بزانم کەست لەگەڵە کەبانوش کەسێک لەگەڵ وأنا بين خوان ما ذكرته خوارد لەگەڵا ئیشاڵڵا خۆی گەورە سەلامەتت خوان ما من راسي ده خوالي رماي مكرم نخو من دار محمد سم دارو كانوا يسمع ما يبرز غريفاني بزاش ئەی پلکە بەچی دەژی کە عاشۆکەیەک شتێکن نییە محاشي بيري مري 2000 وكيا أبي شو هذي 1000 دا نفسي أو هذا باركم هذا مو دا نفسه وش بنفسه عندي وهالميلان تۆ پێم بڵێ پلکە تۆ پێچێ زۆر زەحمە چێش بووبی وەختی خۆی چی ئیشێکە لە ئالانێک ما كاسب يكبا غريبين نكر سوين ذوخي نكردن سوين درونا كر سوين إشي سوي كر روزنا بين نبتيري لبتوف أخرى كان رسم تصرف هذول باولي ئەی حیوانداری شتان هیچ کردە أنا مزورة كريه بيرو لا بير مزورة كردينا پلکە بۆ ئێرە بەس بزنی لێ مەڕوشتی لێ نییە كوربو دقا أو بازار حمشتن كوربو الروح أنا ولا أم كوربو أنا قلب ما الذي سيدي مرة ما قلب قربانه یاخوا بەخێر بێ سەر چاوی ئەمە دا كر خوب بقرباني سەر چاوی ئەمە سر ساين جو سر روحين جو رولا ئەیوە چی ئەو دەرمە حەبوو کوشتانە بس إخواننا حيل زختي ودري وما حيدي یا ڕەبی خۆی گەورە شیفات لا زبط ما دەبی دبيها لۆ ئێمە بکە لو حمان وكم حمود حيفز أو الله يدا بن خواي قولي بو فاريزي لا حمون نسيبته بلا وقرباني پورە گیان بەسارەی بتبینەوە بەسارەی نا ولا بقربان ئەگەر ئەڵێ با بەسارەکەی بدن ما هاش اللي بصورة یاخوا بەخێر بێ سەر چاوی ئەمە دەچە مەکتەبێ وانە آره والله تۆزە کاتەکەشت درەنگ بووە وانە آره والله هي درنگ زۆر ڕان ناگرم بابزانم لە پۆلی چەندی والله هي 12 دوانزە شکر ئالانە پۆلی دوانزەی تایە آره والله ئەو کاراسانێکی باش بۆیەوە آره والله تۆ پێم بڵێت لەگەڵ خوێندنەکە هیچ ئیشێکەکەی آره والله هندك زار اگر اشي مالو بكم اگر نا هيك شو ناكم باشە ئیشی ماڵەوە ئەگەر هەبێت چیە لێرە باخواي تاعيان او بتنا عرديان او تكن بزنان اراوي باشە تۆ لە لادەیەژی بەس بازام چی ئیشێکی لادەیە زانی ايش لا والله هيك نازان هيك ايش نكده بس کەواتە با بزانم تۆ ئەمساڵ لە پۆلێکی زۆر حساسی پۆلی دوانزە بەتەما دەرەجەی باشی ئینشەڵا باخواي نا والله بۆ والله بليمت لە ئێستاوە تۆ سەیری کار جارێ وەرزی یەکەمە تۆ لە ئێستاوە مەڵێ بەتەما دەرەجەی باش نیم بە پێچوانەوە بەتەما دەرەجەی زۆر باش بە ئیشەڵا پشتیوان بەخوا بس يعني درجة وش نان قبل بيم يهودي ما هشتا عفتا وانا لە چ کولەیەکە والله هي خانقين اسمها خانقين ئەخرەزانم چی بخوێنیت عربي ینی زمانی عربی خوێنی آره والله دەخوای گەورە مۆفەقتەکە ئینشاڵڵا سەرکەوتوو ئینشاڵڵا سپاس دەکەین سلام عەلیکم
ئەم کاکەی ئەڵێ پێشتان لە مەتعەمێ ئیشمە کرد بەڵام ئێستا بێکارم وایە بێکار ئەی باشە الحەمدوللا دوو مناڵ دوو مناڵ باشە دەیخوای گەورە سەلامەتێک هەیەخوا سەرگەمەت بیا خۆشەویستان جاران لە گوندەکان پیاو باشەکانیان پیاو خاسەکانیان ئەوانەی کە سەرپەرشتی جمب و جوڵەکانی گوندەکانە کرد یاخود گوندەکە لەسەر دەستی ئەوان جمب و جوڵێ کرد زۆر جار ئاوا لەسەر بانی چووکو ئێرە ئەوها ئەوەستان سەیری جمب و جوڵی ناودەیەکانە کرد خۆ ئەگەر ئێچێک لاڕێیەکی بکردایە کوڕێشکەیەک گەنجێک ئاوا شتێکی بکردایە کە مەسەلەن بۆ منە بە دڵی خەڵکەکە نەبوو یەکسەر کەسەکە لێرە بانجە کرد فڵان کەس ئەوە چیەکەی وەرە بانجە کرد و دوو ئامۆژگاریە کرد و ئاراستەیە کرد بەڕاستی ئەو وەختی خۆی ئەو پیا و چاکانە جا کوێخا بوو بێ حاجی بوو بێ مام بوو بێ ئەوانە زۆر کاریگەریان لەسەر تەبیعەت و لەسەر خوڵق و خۆی باشی گوندەکان هەبوو بەداخەوە ئێستا چۆنەڵی شتەکان هەمووی گۆڕاوە ئێستا ئەو نەریت و ئەو عورفەش گۆڕاوە بۆیە ئەو کاتانە بەڕاستی ئەو پیاوچاکانە نانێژ لە گوندەکانە کێشەی گەورە دروست ببێ گرفتی گەورە دروست ببێ مەسەلەن ئەگەر گەنجێکی تیا بواە تۆزە ناڕەسەن بواە ئەگەر بە ئامۆژگاریش نەبواە گەنجەکان شەرمیان لەو کەسایەتیانە کرد بۆیە کە ئەوان پیانەوتن فڵان کەس شتیوان نەکەی لەگەڵ خەڵک خراپ نەبی کێشە دروست نەکەی ئاژاوە دروست نەکەی شەرمیانە کرد و بە قسەیانەکردن بۆیە ئەو کاتە کێشە لە ناو گوندەکانە زۆر کەم بوو خۆ ئەگەر کێشەیەکیش ڕووی بدایە لەسەر دەستی ئەو پیاوچاکانە زوو چارەسەرەکرا ئاوەدان بێ ئالانە. سلام علیکم سلام علیکم چۆنن باشن بابزانم تۆ ناو چییە؟ دلۆڤان دلۆڤان جا ئیشەڵا دلۆڤانیشی وانە زۆر باشە دلۆڤان لە مەکتەبی بەرێ لە پۆلی چەندی چار ئەی چۆن ئێستا لە مەکتەبێنی دانی ڕوانینە ئێمە دوانی وەڕویان زۆر باشە ئەی تۆ ناو چییە؟ عەبدولقادر عەبدولقادر تۆ تازە لە خەوێ هەساوی؟ باڵێ باشە دەموچاو شەردۆ کاتیتە دەرێ باڵێ ئافرین ئەینان خواردیا باڵێ باشە بەیانیان چی دەخۆی هەڵای هەوڕ و ماست و چا ژاژی ناخۆی بۆ پێم خۆش نییە ئەی تۆ ژاژی خۆی باشە بازم تۆ ناو چییە ڕەهاند کوی باشە تۆ پێت خۆشە بڵم چۆنی یا بڵم کوی کوی فەرقین باشە ڕەهاند تۆ چوویتە مەکتەبێ تۆ لە چەندی پێنج ماشەڵڵا ئافرین تۆ دیارە زیرێکی وایە باش مەکتەب خۆشە
خۆشە باشە ئەی تۆ ناوچێ کاکە دانیال 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 تۆ لە مەکتەبی بەری لە سەفی چەندی چار چار ینی ئەوە ناکە زۆر چاکە دانیال ئەی تۆ بە بانیان چی دەخۆی ماست و چا ماست و چا ئەی ژاژی ژاژیشن هەیە بەسم ناخۆ تۆ ناخۆی بەری بۆنی لە دێچی بۆنی لێ باشە چێ شتێکمان بۆڵێ شتێکی خۆشمان بۆڵێ ها باشە زۆر باشە ئێستا ئەمە ئەمانە ئێوە چیان پێ دەڵێن ئەمە ئەمە شەکرۆکە شەکرۆکەیە ئەم پێری مژمژە مژمژە ئەمە شەکرۆکەیە یا مژمژەیە ئەماری مژمژە زۆر زمانی خۆ دەیفەرموو کاک ڕەجەبجان سەلام عەلەیکوم سلام ورحمة الله سەرچاوی مامۆستا سوپاس دەکەین تازە خۆر کەوتووە و ئێتر تۆش کەوتویتە ڕێ بەکوێیەکی وڵا بۆ دوکان دوکانت هەیە زۆر باشە دوکانەکەت هەمە چەشنە یاخود هەر هەندێک شتی تیاوتەوە وڵا لە هەموو شتی پێکاتوە ینی سوکە مارکێتێکە ئاوا بڵێ بەرێ باشە لێرە زیاتر چ دەفرۆشێ وڵی بەنسبەت سوە ینی یعنی مەبەسم وایە لەم گوندەیە یا تو حتمما دوکانەکەش لەسەر جادەیە مەبەسم وایە چی زۆرتر ساخە بێتەوە شتی وشکەیە شتی مناڵانە ئالەم بابەتانە چیشت وڵی هەرچی پێویستیان پێبی خەرکەکەی ئەمە هەمووشمان هەیە هەمووش سەرفەبی بەنسبەت یعنی ئەوەی ئەرزاق و خواردەمەنی و ئەو شتانە هەموو سەرفەبی تۆ لە ئیشەکەی خۆ ڕازی لە دوکانداری لەخوای بە زیادی بێ الحەمدولله کاک ڕەجەب با بزانم تا چەند دەفتەری قەرزەکانت قەرەباڵغ وڵا دەفتەری قەرزەکان زۆر قەرەباڵغا قەرزت نافەوتێ هەر دەدرێتەوە بەڵام جاری وایە ڕەنگە زۆری پێ بچێت ئەرێ وڵا هەیە وڵا یعنی بێعی ساب دە 15 سار هەیە من لە مێژە دوکاندارم هەیە دە 15 سار زیاتریشە قەرزدارە ئەوە نەجاخر خودۆ 15 ساڵ ینی ئەگەر نێتی دانەوەی هەبێ بەخوا بەدە 15 ساڵی هەر نەدرێتەوە بە خودای هەیە یعنی نمونە هەیە کوڕی لۆ یعنی کوڕی ژنی لۆهینە هەیە چیژی بەمێردا هێشتا هەر قەرزدارە ئەی کەواتە یەکێک لەو شتانێک کە ئێوە سەغڵە دەکات چی ینی مەسەل قەرزەکانە بەخوا ئەرێ وڵا بەس نمونە سان دەبی گونجانی هەبی دەگە و خەرکەی نمونە هەیە مەسەلەن بۆن منە فەقیرە هەچی چۆن نەبێ ئینسانە بێ ینی ملا عەزەشی بکە ئەگەر چوزانم دوای زەکاتێ دەرکایە خێرێکی بکە بڵێ لە باتی خێرەکەی دایدەنەمێ چ بکە ینی وەختەکە نەیبێ بداتەوە خۆ شەڕی لەگەڵ ناکەی ناوەڵە تۆ حتمما مادام تۆ لە گوندی عادەتەن لە گوندیش خەڵکی هەژار زۆرە حتمما نەبێ باشە مەسەلەن بۆن منە چاوەڕوانی لێ ناکەی کە قەرزەکە زۆرە بێ یا زۆر کۆنە بێ چاوەڕێ ئەوەی ناکەی کە بیداتەوە وڵی ئەرێ وڵا ینی نمونە هەیە دەست کورتیان فەقیرە ئەجاوە کەوی تۆ سەر ڕەزامەندیت و بزانە کو ئەتوانی بگونجێگە یعنی نمونە مشکلەکە ئێمەش ئەوەیە ئەمەش بە قەرز دینین بە قەرز دەفرۆشین نمونە قەرزدارین نەتوانین ئەو بارە یانە قورسی هەموو خەرچی لەسەرخۆ قورسکەین لە هەمووی هەر وەبرێ خۆشە بین ونیا تۆش هەمووی ئەگەر هەر بە قەرز بڕوا دوای دەزمات بەدەستەوە نامێنەوەی تر تۆ کەلوپەلی بەچ بکڕین وڵی هێجێ مەش هەر ئەوەیە بە خودای بە قەرز دێ بە قەرز داواکە جاریش 2 مانگ 3 مانگ ئەو محاشە تاخیرە بی زیاتری ئینسان دەستێ بەسترێت نەتوانی شەکەش بکای شەکەش زۆر بە سستی ڕوالحانێ من دڵیام لەوێ گەر مەعاش لە کاتی خۆیان بدرێ خەڵکەش ئەوەندە قەرزدار نابێ یاخود با بڵێن ئەوەندە شت بە قەرز لە دوکانەکان نانێوە نیە باشترە یعنی هیچ نەبێ قەرزەکەی داتەوە بەرێ باشترە یعنی نمونەگە قەرزەکەش نەداتەوە لەوانەیە نیوە بە نیوەی بداتەوە یان کەمەچی قەرزەکەی بداتەوە ڕەجەبجان خی گەورە ڕزق با ئینشاءڵڵا خی گەورە مۆفەقت کا و خوا بازاڕەدا سپاس دەکەم کاک مخلصجان سلام علیکم سلام بخيراتي خوا لێ ڕازی بێ سوپاست دەکەم خوا قوەتیش با خوافتك يا ربي کاک مخلص با بزانین
ئەم عەردەت کڕیوە بۆت ماویتەوە چی بووە؟ ناوەلا نەمکڕێ ئیدا چێتم میراتە لۆ من مایتەوە داچمێشتا نەمردیا هێستا نەمردیان ناوەلا تەمە درێژ بە ئیشەڵا لەسەر خێر ئیشاءالله بەلەشی ساغ ئینشاءالله ئیشاءالله تۆ پێم لە عەرض کرد بوو بەچی؟ وەلا کردبوومە وێنجە و تەماتە و کد و باینجان و ئەو شانە باشی لێ دێ ئەو بینی ئەو عازە زۆری چاکە مەگۆ بەسەر دەفتەرەش نادەم ویانە گۆ دەبی بفرۆشییان گۆ بە هەفتاوەرە قەمشم گو نافرۆشم بخوای لە برساش بمرم خوار مەیفرۆشە با نێکن بە خان و بە ڤێلا و بە نازام ئەلە شتانەوە نافرۆشم ناوەلا ناوەلا هەر ساڵی خۆتی پێوە بخاف لێنا بیکە بە شتێک و زەمامی هەخرچە ئەویشانەوەتی هەفتە چاری ئەمن دەستی ڕەش پێم زانیم هەخرچە ئەویشانە بووین بخلیت تۆ لە گوندیبی دەبێ عەردێکت هەبێ ئەبێ چەند سەر حیوانێکت هەبی عردم لە بێن ئان دەبی بمە سەپانە عالمی بەرێوەڵ عەرزی خۆت بێ ئالی کو بێم نەترە دەستەکەم دەبی لۆ عالمی بکەم دەبی دەستەکەم لۆ خۆ بیش لۆ عالمی تۆ پێ بڵێ لێرە هەر عەردەت هەیە ئەوەلا هەرەوەندەمە هەیە ئا بەس لە بناوی میهەنە هەینم لە بناوی باشە ئاو چۆن بوو ئەم ساڵ ئاوی عیبی نەبوو لێرانە من ئاو دەکۆر دەهات بوو ئەو لە ئەو سپیندانانش ئێمنێ خوارێ لە ئەو سپیندانانش مەبر ئاو باشە کاک مخلیس لێرە ئەسپیندار زۆرەکرێنەوە بۆچی ئێرە ئەوەندە حەزان لە ئەسپینداریە دوونێ لێرانە کابراشی 25 میلیۆنی دانێ نەیدا وەی گۆ دوای هاتە سە 23 ئەسپینداری ئارەوەلا ئەسپینداریە فرۆشن پارەیەکەن چەند دوێنم بە ئەوەندەی دەکات بەخوایجا وەلا لەوانێ ئیمنە لەوانێ دوو دۆرم نابێ نان هەدۆر من نیوەکە بێ نزیکی دووان دو نابێ ئێزا من قەولە ئەوە نیوەی ئەوەلەی بکەمە کوڕی بەتەنێمە قەولە بکەمە سپیندار ئەوەندەی قەولە بچێرم ئەکەمە سپیندار ئەوەش دەمەیکەرە ئەسپیندار هەر با بیکەر بەم زرعات و شتە باش پێم ناکرێ هەندێک بزن وشتمێ هەیە بێڕەوەڕام هەندێک سپیندارە دیکەی هەنا خەرچە ئەویشانەمە باشە ئەسپیندار بە چەند ساڵی وا لێ دەبی بڕیت وەڵی ئەوانە ئەو لەوانێ 4 سال 5 هەبی ئەدان ئەیان ئێوەیانە گۆ بڕین دوێ مشتری هاتۆ ناوێ ئەسپینداریان ئێستا بۆچی خەڵک وەڵا ئەزان من نزانم داخۆ ئەنجام لۆ چیتێن پێیانەوێن لە شاری دانەوە بە پوشی مبەڕیدانەوێت لۆ پۆشی مەبەڕیدە و لۆکل خاکە ناس و لۆکل کە تەور و ئەوش لە هەموو شتیان پێوێ وەڵا ئەم دۆڵی ئالانەیە بۆ ئەسپینداری زۆر بەناوبانگە بەرێ ئارێ وەلاوێ عالم هەموو سپینداریان هەما ئێشی دوسێ کۆزی داناینە ئەی تۆ پێم لە هەر بەتەنی کەس لەگەڵانی یارمەتیدا وەلا منی بەتەنێمە بەخۆ بە پیرەژنێمە و ئەو هەشمێ هەیە دەگەیشی دیکە خی گەورە ئینشاءڵا بۆ سەلامەتکەن ئەمانە درەنگم ژن هینە لە نەهات و ئێکم ئینزام نهات و دوی بنزام لە سەنی ژن مینارەوە ئەی بۆ لە درەنگ لە خۆکەوتی وەڵایە خوشکم نەبوو ویان گو کەس ژن نەدامێ ویان گۆ ماریشم هەبوو ویان گۆ ژن بەژنێمە بەدەلم نەبوو نەبوو خۆ دوای ئاخری هەر ژن بەژن نەکرد ناوەلا هەر بە مارم هینە هەرسەکان بە مارینە تۆ پێم بڵێ ئێستا چەندێک دڵت خۆشە بن لەسەر زرعات و لەسەر عەردی خۆ و لە خانووی خۆی لە گوندی و کوڕکارە هەندێ ئەمن لەوەتەچی ڕۆیشتم لێران چممە هەولێرێ کن براغی لە گوندی براغی بووم سار کو سێمان گو لێوەشم نەزاعتنی دیسانی هەر هاتم نەعاوام بووی فێرێ نەبووم نەعاوام بوو خوات چۆن دڵت دێت ئەم ئالانە و دۆڵی ئالانی بەجێ لە بناوێ شتوڕە بووم ئەو عاردەمەیدا چێ بۆم دارم دەگە نهاتە بچمە بناوێ وەڵا کەتمێرانە ئەو دە سارە خراپ نییە شوێنەکەش لە ناگوندی خراپ نییە شوێنی ماڵەکەش خۆشە ناوەڵە جێی خۆشە خانمێ کردیاویش وەلای خێرخۆزە زۆریان یارمەتی دەم ڕاستی يا ربي بدن الساق بي ان شاء الله وقلب الساق بي ان شاء الله يا ربي يا ربي عزيتي شمان داي غدور ليش انا ولا اصابه ما بو عادك باركي ولا الدنيا هناك شكاية ابو يسوت عندي هناك بدي شيء لنا انا ما هرب جيرم دين مين انا ابي هم قارن بس معاربانه بين ايكم دغدا انا بيفهمنا اخوا بعربانه تشاكا بري اري ولا اگر پاچی که چیان لیکی دانسوتینی تنکتری دینم کورانی کم هو تنکتری دینم اشیرم ازا بخوای به تمام اولاد جری هفسار زور پیز بو مگو اشیرم کم اواز سپیندار ای بتنشم کاکا پم نکری من حزم لسپیندار انیا هر حزکم بیکن ارزشی آوا بیکن به تماته بیکن به خیار بیکن به كودو دينا بعيساني شبن ترمبيل هبي بي بفروشي عن كدومي هنا لماري ايوانا ايرين بدو ستو بنزا مش مقو بخوي بنستين بينا اري والله كدبي قبرنا كاكا دلوفان بري بخيري تو سلامة يا ربي كاكا دلوفان او كاتا
بینیوی هیچت بۆ نەوتین ئێستا کەسی لێنێ شتێکمان بۆ برێ بۆ برێ بەڵێ شعرێک شتێکمان بۆ برێ باشە باش هیچ لەبەرە بەڵێ ماکەکە دەدەمێ هەر بۆ خۆت ئاوا بیگرەوەکو هاوکو پامنێر ئاوای گرن أول ابتداء باسم الله بس حمد وصلاة بس حمد لله أوزع صلوات بين مصطفى أتحاق وأصحاب أنت مرحبا جوديري بعام قر مسلماني أقر براستي الصعيب إيماني قر شيطان الله زور آسانا تمنى سيني ذاتي خدايا هرتي لطاقت أغلى تويدايا أمي خلقاندون حتى بناصين إتا عيب كينو لشي بترسين بين سربحسي صفاتي خدا عفتي قديما لأنو جدا ما ردو بشكي لقش خراتر هرتي بي ودا سرباك لأقر حفتا صادلي هاولا قيوم حفتا صادلي هاولا من الناس روح من بي بكي لخاطري قرآن يعني ئەگەر ئێسان لە دنیا بەخسی خۆ پێغەمبەران نەکا لە قیامەتی ئاوە مار و دوو پشکی تێداڵێن وایە ما ردو بشكي لقش خراتر ما ردو لقش خراتر هرتي بي ودا سرباك لأقر یەکسەر کەواتە ئەبێ بێفەرمانی خۆی و پێغەمبەران نەکەین بري دەستخۆش دولەڤان هنيني دەستخۆش بێ مامۆستا عەزیز سەلام عەلەیکوم وعليكم السلام ورحمة الله وبركاته بخير بي مامۆستا زۆر بە کورتی مێژووی هاتنی خوێنەواری یاخود دامەزراندنی مەکتەب لە گوندی ئاڵانە مێژوویکی دیارە بەڵێ بەخێمێ سەرچاوە بەناوی خۆوان سوپاستانەکەم بۆ ئەو بەرنامەی جوانە بەڵێ بەنسبەت ئەو گوندە وەکو گوندی ئاڵانە هەلە ساڵی بابرێن ئەوەندە جێم لێ بووی بابرێن ئافتایەکەم بەسەرەوە قوتابخانەی لێ بووە چەندین کەسێران نەخیندیتی و پێگەیشە تا ساڵی هەشتاەکەم بەسەرەوە تا هەشتاوەش کە تێک درایە قوتابخانەی لێ بووە دوای ئەوە بابرێن کە لە ساڵی 91 دو ڕاپەڕی نەمەزەکەی بەهاری ساڵی 91دا یەکەم قوتابخانە و گوندەی دووبارە دروست کرایەوە ئەو کار لە پۆلی ئیبتیدایی تا شەشی ئیبتیدایی بەردەوام بوو هەتا ساڵی 96 کە بینایەکی نوێ لێکرا ئەو کات لە خانی خۆڵیدا بوو بەڵام دوای بینایەک لەلایەن حکومەتانی کوردستان کراوە بەردەوام بوو تا پۆلی شەشی ئیبتیدایی دوای ئەوە پۆلی شەش لێرە ناکات تەواو کرد بە پۆلی 7 و 8 ئەچوونە گوندی بناوێ ئەو کات بوو لە بناوی پۆلی 7 و 8 نوێی لێ بوو بەڵام دوای ئەوە کە لە پاش ئەو قۆناغی بەڕێکرا ئەو لە ئامادەی کراوە لە ساڵی 2008 ئامادەی ڕۆماوێژ تێکەڵاو کرا لە گوندی ڕۆماوێژ ئەو کات پۆلی 10 و 11 دوازدە کرایەوە لە دوای 2008ەوە ئەو بینایی کە ئێستا دەبینین لە ساڵی 2012 سێزدە کرایەوە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە بینایەش 18 پۆلیە ئێستا دوو دەوامی بنەڕەتی و دەوامی ئامادەی دەوامی ئامادەیەکەی با بڵێن لە پۆلی 10 11 12 ئامادەی هەردوو بەشی زانستی وێژەی پێکاتوە بنەڕەتێکە یەک تا نوێیە بەبزانین کەس لەو مامۆسانی کە ئێستا لێرە دەرس دەڵێنەوە خۆیان بۆ خۆیان بە تەلەبەتی لە مەکتەبە بوون ینی تەلەبەی ئێرە بوون ئێستا ببن بە مامۆستا بەڵێ خۆم ئێستا کەم بۆ ماوەی 11 ساڵ لەو قوتابخانەی وەکو بەڕێوەبەر بام دەست بەکەم لە ئامادەی ئاڵان تێکەڵاو ئێستا عالیان 5 لەو 13 وانە بێژم هەیە لەو 13 وانە بێژان 5 خۆ تەڵەبەی خۆم بووینە هەر کەس ئەو گوندەشن بابنێ گوندەکە ئێرە و دەوروبەری عالی ئێستا لەکەم مامۆستانە مامۆستا ئێستا ئێوە تقریبا چەند تەلەبە بە ئامادەیەکەش و بە بنەڕەتێکەشەوە چەند تەلەبە لێرە خوێنێ بەڵێ بەنسبەت ئامادەی خۆم بڵێم ئامادەی ئالان تێکەڵاو کاتێکەڵاوە بابنێ کوڕ کچ 130 تەڵەوەم هەیە لەو 130 تەلەبەی کە برێن هەردوو بابنێ پۆلی 10 11 12 وێژەی و زانستی هەردوو بەشم هەیە 8 پۆلم هەیە لەو 130 تەلەبەی 9 تەلەبیان کچە 9 تەلەبیان کچە 15 تەلەبی کوڕە کچەکانش بابرێن هەموو بابن گەورە لە بنەڕەتێکی 8 تەلەبە هەیە ئەوش تێکەڵاوە بەس نازانم لەوانەی ئەوانش تقریبا 30 بە 50 کەواتە ئەو قوتابخانەی کە لێمە تەماشاکە 8 پۆلی دوو لامیتە یەک تا 9 بنەڕەتەکەی 8 تەلەبە هەیە ئامادەیەکەش کە 10 11 12 ئامادەی واتە عیلمی زانستی وێژەی 100 تەلەبەمان هەیە مامۆستا بابزانم ئێستا ماشەڵڵا مە کۆمەڵە گوندن ئەوە ڕماوێژە ئەوە بناویانە لەسەرەوە ئاڵانە کەوتوتە ناوەڕاست ینی وەکو ناوەندێک وایە با بزانین تەلەبەی گوندەکانی تریش دێن بۆ ئێرە بەڵێ بەنسبەت ئامادەی ئاڵانە ئەمە لە 11 گوندی تەلەبە لودین لە گوندی شەرکان کە یەکەم گوند لە خەلی سنووری خەیفەکە بەساکەوی شەرکە هەتا گاتە تقریبا کاتە هەروتەکەون منتقە شکەوتیوانە لەولات هەتا گاتە گوندی بلەی لە بلەی ئێستا عالی 8 تەلەبەدی واتە لە شەرکە هەتا گاتە بابرێن تاراوە هەروتەکەون ئەوانە لەو 11 گوندی تەلەبەتی تێرانە کەواتە ئەو ئامادەیە کە تاکە ئامادەی لەو منتقەی واتە سنووری و هەموو گوندەکان نیسکی 16 گوندە هەر هەموو قوتابیەکان دیتە ئەو ئامادەی ئاڵانە مامۆستا زۆر جار تەلەبەی گوندەکان ماشەڵڵا نازم ئەوەیە کە ئەو هەوایەکی سازگاریان هەیە یاخود با بڵێن زیاتر بە خەمی
خوێندن و ئەوانەون زۆر جار ئاستیان زۆر باشە بازانین ئاستی تەلەبەکانی ئێوە لە گوندی ئاڵانەی چۆنە بەتاکید بەڵێ ئێماستا نمونەمان هێما لە ساڵی 2012 تەلەبەکمان ئاستی دومیان لەسەر ئاستی هەرێم واتە پلەی دومیان لەسەر ئاستی هەرێم تەلەبێشمان پلەی هەشتەمیان لەسەر ئاستی هەرێم کە لە گوندیش کەچی لە بناوی بە پێیادا تا قوتابخانە و کاتی تەلەبێتیشمانەیە کە ئاستی یەکەمیانی لەسەر ئاستی خەلیفان بابێن لەسەر ئاستی سۆران بەڕاستی مەمەستمەوەیان کە نەک مەتعجبی بەڵام قوتابیانی ئێرە زۆر زیرەکترن لە قوتابیەکانی شوێنەکانی چکە من بەپێ ئەو معلوماتیان بەپێ ئەو کۆنتاکە لەگەم مدیرەکانترم هەیە هەستەکەن کە لە بەکەلوورج دینەکە نەمادەنێ قوتابیەکانی ئینگۆ زۆر زیرەکن مخابن یعنی ئەو قوتابخانە ئەگەر لە شوێنێکی ئەهلی بایان قوتابخانەی بابنێن نمونەیی بانە لەوانەیە پلی یەکەمیان لەسەر ئاستی هەرێم هێنابە ئەوەش بڕۆکمی ئاوهەوایەکەی وەکو باساکە ئاوهەوایەک بڕاستی ئاوهەوایەکە و ژینگەی پاچی هەیە واتە شوێنی خوێندن یعنی قوتابیەکان ئەتوان لە ناو ژینگەی دەرەوەی ماڵەوە توانی استفادە لە ئەو ژینگەی بۆ خوێندن کاکە سۆران سەلام سلام ورحمة الله وبركاته بخير بسر ساوانم کاک سۆران تۆ خەڵکی ئاڵانەی بەڵێ تامان شوێنەکەتان ماشەڵڵا خۆشەوە نیە لەخوای بزادە بیگەلێگە لە خۆش الحەمدلله تۆ چی ئیش و کارێکەکەی وڵای من ڕۆژانە ئیش و کاری من ساق پاسم هات سۆی بە قوتابیانەکەم قوتابەکانی تۆ ئایان بێ بۆ چوو لە چوو ئایان هێنی وڵای لە بلەی دەیانهێنم دۆری مەلەکان لا ڕماوێژ و شەڕکان ئەمە چۆن بەیەکەوە ئاوها تۆ دۆڵی مەلەکان زۆر دوورە کەیەچی دۆڵی مەلەکان بەیانیان کەی ئەچی بۆ دۆڵی مەلەکان بۆی تەلەبەکان بێنی بەیانیان هەفتی لە بلەی بەڕێ دەکەوم بۆ هەفتونی و دێمە ئێرە تقریبا 20 دقیقە نیم ساعتێک دەمینێ ئەوانیش تەلەبەی ڕماوێژ و شەڕکان بەوانیش ڕادەگەم دیان هینم الحەمدلله زۆر کرد بۆ خۆی گەورە مدیرەکەشمان زۆر باشە یارمەتیمانەدا چونکە لەبەرەوەی بخۆت ڕێگابانەکەدی تۆزێک ناخۆشن بۆمان دەرچوە ڕاستی حکومت بۆی بەحیسابی خۆی دەرچووە بەس لەبەر پرۆژەکەی ئاوێ ڕایگرت بوو ئێستاش چاوەڕی پرۆژەی ئاوکەی ئاوەکەمان تەواو بۆ ئیشاڵا پشت بەخوای گەورە بەحیسابی خۆیان لە هەفتەی داهاتوو دەست پێ دەکەن بۆمان چا دەکەن ئیشاڵا جادەکە قیر کرێ ئینشاڵا ئەو لێدانەی تۆش نامێنەوە سارەکەم و جارە لێبە وڵا جاوە بەیانی بە خۆ دیست سیارەکان چوبنی لێدا بەس دەستخۆش لە حکومەت دەکەین بەحیسابی خۆی ڕاستی بۆمان دەرچووە پشت بەخوای گەورە ئیشاڵا هیوادارین پرۆژەکە جێبەجێ بکرێت لەبەرەوەی قوتابەکانیش پەچیان دەکەوێت ئەگەر باران بارێ خی گەورە ڕستقتان بە بەس با بزانم ئەگەر تۆ دیارە سایق پاسی گەنجی ئێرە ئەگەر هین بێ بە چی و خەریک بێانی ئەو گەنجانەی کە وەکو تۆن و پاسیان نییە سایران نییە ئیشوکار لە ناو ئاڵانە ئەگەر هەبێت چییە؟ وڵی ئیشوکار بە لە ئالانە زۆر کەمە ڕاستی بە زۆری گەنجی ئێمە هەیە تەڵەبەیە هەیە مەعاشخۆرە هەیە کار و کەسابەتی خۆی دەکە خەرکی باغ و باغاتیە و حیوانداریە و خەریکی ئاژەڵداریە کاک سۆران شوێنەکەتان زۆرینەی بۆ بە شوێنی گەشتیاری ئەو شوێنە گەشتیارانە تا چەند ئیشوکاری بۆ ئێوە دروست کردووە یاخود بۆ ئێوە سوود بەخش بووە وڵای ئێمە ڕاستی دەستخۆشیان لێکەین لە سایبەوەکان چووکە بەڕاستی ئێمەش گەنجەکانی ئێمەش استفادیان لێ کردووە بەڕاستی ینی دەستیان خۆش بێ گەنجی ئێمە هەمووی ڕۆژانە بە کار و کەسابەتی خۆیان مەشغولن زۆش کرد بۆ خی گەورەکە ئەوانیش یارمەتی گەنجی ئێمە دەدەن ڕۆژانە لەگەروان خەریکی ئیش و کار و کەسابەتن کاک سۆران تۆ ئیشی لادێ ئێستا ئەزانی ینی ئەو ئیش و کارانەی لە لادێ ئەکرێ هەمویان نەزانی وڵی لە خی بە زیادی هەموویشم کردووە حشووانداریم کردیا ئیشی تەڵەبم کردیا ڕۆژە حەمەلەم کردیا هەم کار و کەسابەتەکەم ئێستا گوێ درێژێک و گوری سوشتت بدەنێ چی بۆ بارەدارت پێدێ هەرێ وڵا لە خۆی بە زیادەبی زۆر بە احتیادیش هەر کێشەم نییە دەی سەلامەت بی کاکی جێن زۆر خۆشحاڵ بم مامۆسا پێمە خۆشە لەسەر گوندی ئاڵانە بە تایبەتی
شت بزانین واتە ئەگەر مێژوویکی دیارە کە ئاوادان بۆتەوە یا مەسەلەن بۆ نمونە لەگەڵ ئاوادان بوونەوەیە چەند جار کاول بووە سوتاوە ئەنگە شتێکی ئاوا هەیە حەزەکەم ببیستین وەڵا. بەڵێ بدایەتی بەخێراتنی کەناڵەکەتانەکەین سوپاس دەکەم زۆر بەخێمە سەر چاوم. دیارە دەربارەی ئاوادانکردنەوەی گوندی ئەڵانە ئەوەی کەمەوە بیستی بیتین لە هەفتایەکان جارێکی ئەو گوندە چۆڵکرایە خەڵک بەرەو ئێران ڕۆیشتیە دوای ئەوەی کە لە ئەوردیگایەکانی ئێرانی خەڵک لەوێن دەرخۆی هێشتەوە دوای حەفو درای لەن ڕژەمی ئەو دەمی بەغدایە خەڵک هەندێک شتە جنوبی و ئەویت کەش گەڕایتەوە لە 1970 و 1970 خەڵک گەڕاوە ئارانی جاش کە ئاوادانی کردەوە ئەو دەمیش دیسە برین پێشمەرگە لێرە هەر هەبووە حکومت دام دەستگایەکانی خۆی هەمووی کێشاوە لە 1970 و 1980 ئەو دەورەی پێشمەرگە جارێکی دیکە داخل بووە لە گوندی ئاڵانەی ما لێرە پێشمەرگە تا ساڵی 1970 تا ساڵی 1970 ئەوان ساڵاتی خۆیان ئەکرد ساڵاتی حزبی و حەسکاری خۆیان کە یەکێتی بوو لێران لە گوندی ئاڵانەی لە 1970 دیسا گوند ڕوبەڕووی وێرانکاری بۆ لەلایەن حکوومەتی باس خەڵک جارێکی کە پەرتەوازە بەڵێ لۆ ناو ئەو مزەمەعە بە کۆمەڵیانێک کە زۆرم لێ بوون لە نۆهەتی جارێکی دیکە کورد برین جارێکی دیکە پێشمەرگە و ئەوانای داخلی ناو کوردستان بووە دیسا جارشکە گوندی ئەڵانە ئاوادان کرایەوە لە نۆهەت باشە مامەسا ئەوەندەی کە تۆ بەبیرت بێ ئێستا ئالانە سێرەکەی چۆنێکی سێرانگایە و هەمووی داروبارە و هەمووی باخ و باخاتە هەر پێشتریش هەر ئاوا بە باخ و باخات و داروبار بووە یا پێشتر ئەو ئەرزانیان کراوم بە زرعات کراوە بە تووتن کراوە بە چوزانم بە تەماتە و خەیار و ئەم شتانە یا هەر ئاوە بە هەمووی ئەسپیندار و باخ و باخات بووە ئالانە ئەوەی کەمە جوێن لێ بووە لە باو باپیرانی خۆن هەروها سەوزایی و ئاوی لێ بووە بەڕاستی وەکو ڕووباری تێدا بوو کە سەرچاوەکەی لە بلەی ژێریەوە سەر هەڵدا هەر قوڵێ وە چەندین کانیاویشی لێە هەر شوێنێکی سەوز بۆ ئیدی زروف جاری وا هەیە تەحەکومەکە سەر شێوەی زراعەتکردنەکەی مەسەلەن زاری وا هەبامە لە نۆهەتەکان کە هاتینەوە کەم باخسەی لێ بوو یان سپینداری لێ ناکرا لەبەر ئەوەی خەڵک پێویستی بە داهاتی وەرزی بوو مەسەلەن لە بەهاری ڕائەوانە ئیشیانەکرد تا پاییزێ لەوەی زستان ئیدارەی پێ بکەن بەس دوایەوەی کە وەزەکان گۆڕانکاریان بەستە داهات خەڵک لۆ پێشمەرگایەتی و یان وەزائیف و شتیویان هاتە بەردەست وازیان لەو جۆرە زراعەتە هینە وەکو توتن و تەماتە و قونجی و ماش و شتیوە زراعەتەکە بۆ باخچە و بووە سپیندار و سەیرانگا باشە مامۆساکە لە شتە گرنگەکانی گوند ئەوەیە کە ینی عشیرەت و بنەماڵە ئەوانش بخوان کاریگەریان هەیە پێم خۆشە بزانین گوندی ئالانە سەر بە چی عشیرەت و عیلێکن ینی لە ڕووی عشیرەتی سەر بە عشیرەتی هەروتینە بەرێ بەڵام ئەوەی کە لە ناو گوندی مەسەلەن جێگیر بووینە بەخۆی گوندەکە بەخۆی بنەماڵەی میرانی سۆرانە زیاتر بەوان ناوزە دەکرێت کە بەگزادیان پێرێن ئیدی خزمایەتیان لەگەر بناویە هەیە و لەگەر بلەیە هەیە و ئەوانیش هاتینە لێرانە مەسەلەن جێوڕێیان هەیە و مرچیان هەیە و لەگەر ئێمە برین ژیان بەسەر بن من دقتم ماوە با بڵێن دانیشتوانی ئێستای ئاغرانە بەس ئالانەی تایبەت بخوان ینی گوندەکانی تریش هاتوون لێرە
ماونەوە شتێکی ئاساییەوە بە تەئکید هاتینە زراعەتیان کردیە مەسەلەن مرچیان کڕیا ئەوانش خاون مرکن یعنی ئاڵانەی حسابن بابرین بەس ئەگە بچینەوە سەر مێژوەکەی مێژوەکی زۆر دوور نا ئەگە زۆر دوور ساتی ئەپەڕی لایەکی دیکە هەر بەخۆ گوندەکە بەگزادایە ئاڵانە بەڕێە بەڵام خزمایەتیان لەگەر دەوروبەری خۆ تێکەر بووە خار و خوازایەتی تێکەر بووە و ئیدی هاتینە و لە گوندەکە جێگیر بووینە و مرچیان کڕیە و ئەوانش بووین خاوەن مەرگ بەڕێ ئەی مامۆستا ئێستا ژیانی خەڵکی ئالانە چۆنە ڕوا بەڕێەوە ینی گوندەکە نازانمانی چەند ماڵە بێ ئێستا تقریبا 90 تا 100 ماڵە بێ ئەم 100 ماڵە لێرە بەچی ئەژین ژیانیان یەکەمی لەسەر زراعەتە و حیوانداریە بازە چەند حیوانداریەکەن و زراعەتیش ئەوە دیارە گەرم و جۆی ڕابگرە بری هەتا سپیندار و بەراویش ئەمینەیە خەڵکی دیکە مۆزەفە یان پێشمەرگەیە زیاتر لەسەر ئەو بەو شێوە ژیان ئەەکەن مامۆستا ئەی شتێکی کە هەیە گەرمیان و کوێستان هەیە کوێستانی هەیە ینی ئێستا چوینە گوندی وە گوندەکە بۆ خۆی کوێستانە زۆر گوندێکی کوێستانیە لەوێش لە کوێستانەکە کوێستانتر هەیە سنە سەرەوە ئێوە ئەم با بڵێن کۆچ و کۆچبار و گەرمیان و کوێستانەتان نییە بەخوای بەگشتی نا بەس بە تایبەتی حیواندارەکان ئەویان هەیە ئەگەر کوێستان و گەرمان ئارانە هەم کوێستان و هەم گەرمیانە هەردوو سیفەتی هەیە بەس لەبەر حیوانداری ئەوە جیاوازە مامۆستا ئێستا گوندەکە ئەلحەمدولیلا ڕوو لە ئاوەدانی یاخود با بڵێن ماڵیشی لێ ڕواانی باڵێن جاجارە ماڵێکی لێبارەکە دوانە ڕۆن نازانن سیان دێنەوە چۆنە ینی ئێستا ئالانە شتکو ڕوو لە ئاودانیە یاخود مەترسی لە چۆڵبوونی لێ هەیە بەخوای زیاتر ئەمە هەست پێەکەین ئەوانەی ناوەخۆن کە لێ ساکن بووینە وەختی لە قەدیمەوە ئەوان کە کوڕووکاریان ژنە دێنی تو ئەوانە بە زۆری ئەو ئەڕۆن ئەخلەبی بەڵام خەڵکی دیکە دێ مەسەلەن هەولێرە یان خەلکی بابرین ناوچەکانی ترە عەرزی لێرە ئەکڕن و ئەکەنە خانی و دێنە ئێران ناوی ڕاستی بی لە هەندێک شوێن ئەڵێن حەقیشە ینی قسەکە ئەڵێن بابەتی خوێندنی مناڵ بۆ خۆی کێشەیە لە زۆرینەی گوندەکان ئەگەر قوتابخانەش هەبێ بەس بنەڕەتی هەیە بەڵام ئێستا لە ئاڵانە شکر ئێوە دواناوەندی و واروە تا پۆلی 6 تا پۆلی 12تان هەیە لەبەرەوە ئەوەش ئەبێ بە هۆکارێک بۆی خەڵکەکە بمێنێتەوە بەتەنشی بەرێ بە تاکید خۆ برین لە بنەڕەتی هەیە هەتا پۆلی 12 علمی و ئەدەبیمان هەیە یعنی کامل الحەمدلله بەس لە پۆلی دەی هەتا پۆلی 12 ئەوەی گوندەکانی دەوروبەریش دێتە ئێرانە بەڕێە بەس بنەڕەتێکە هەری گوندی ئالانەیە جیاواز لە ئیعدادیەکەی بەش کاک زیرەک جان سەلام عەلیکوم. عەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەتو اللهی وبەڕەکات بەخێر بێن. سوپاسە دەکەم تۆ پێم بڵێ تۆ دارفرۆشی دارکڕی داربارکەری چیت؟ ئەمن تراکتۆرم پێەیە من داری بارەکەم دارکردنیمە بەس لە مێژە ویشەیەکەم دەگە ئەو دارکڕانە دامە کەواتە ئێستا تۆ شارەزایەکی باشت لە دارکڕینە هەیە ینی لە شێوازی دار و ئەوانە بەرێ شارەزایمێ ئێستا دەزانم سەعری چۆنە و کووە کو دەبڕدرێ و بۆ کوێ دەچی بۆچی بەکاردێ و دەچتە کام شار و ئەمە تۆ پێم بڵێ بەتەنە بە چوزانم دانەدانەیە تراکتۆرە چۆن دەفرۆشە دار ئێستا برێم فەلاعەکان دەیفرۆشن بە کۆز دەیفرۆشن بە داریش دەیفرۆشن دانە بە دانش دەیفرۆشن ئێزە عەدەدی هەیە برێم کۆزێ 100 داری تێدا 200 داری تێدا 500 تێدایە ئێستا ئەوە ئێمەی لە ناوین ئەوە بە کۆز بڕە یعنی کۆز بڕ هەمووی پێکەوە گەورە و کچکە و
هەمووی یەکسەر هەمووی تاشێ هەموویە تاشێ هەمووی پێکەوە ئەو بدرێ گەورە و کچکە دار ئێستا سعری باشە سعرەکەت ئێستا سعری زۆر باشە لە خوای بەزیادەبی زۆر باشە تۆ پێم بڵێ بۆچی ئێستا پایزان دارە بڕدرن ئێستا پایزان بۆ ئەوەی ئەیبڕن بەخۆی وەرزەکە وەرزی بڕینە بۆ بازاڕیش ئێستا باشترە بازاڕی مانجی شەش و ئەوانە لەبە گەرمایە و ئەوانە بازاڕی نامینی هەتا مانجی 11 و 10 ئەوانە ئەو کاتی بازاڕێبییتەوە هەتا مانجی شەش کاک زیرەک باسی کۆزبڕت کرد کۆزبڕ چییە؟ کۆزبڕ ئەوەیە ئێستا برێم ئەو کۆزبڕە هەمووی پێکەوە ئەوڕی گەورە و کچکەی هەمووی خاوینەکەی و ئەوی دیکەش بەدارش ئێستا برێمداری ستور هەیە ئەوەندە ستورە 50 سانتینە و 35 و ئەوانەیە ئەوە بەدارە کاک زیرەک ئێستا ئەمە خۆ هەر دۆڵ ئالانە ئەسپینداری نییە ئەسپیندار زۆرە یعنی ئەمە ئەسپیندارە هەر هەموو یەکرێ بە پوشی موبەڕیدا ئەو ئەسپیندارە هەموو زۆربەی زۆیلۆ پوشی موبەڕیدەیە بۆ نەجاڕیە بۆ دەستەک و ئەوانە بۆ تەختەیە بۆ کەوەنتەر و کانتۆر و بۆ پوشتی دەواجینی ببن دەواجینی مریشک و ئەوانە ببنیاندا ئاکەن کاک زیرەک تۆ پێم بڵێ ئەم هینانە ئەنی ئەم ئەسپیندارانە هەموو یەک جۆرن بڵێن با بڵێن توخمەکان کوردیە ئەجنەبیە کوێنەریە بەخۆی ئەوە 4 نەوعی هەیە زاخۆیی هەیە شاتانی زاخۆیی کەنەدیش هەیە تورکیا داری خۆماریش هەیە بۆ ئیشکردن و ئەوانە کامیان باشە بۆ نمونە کامیان بەڕێژی هەڵەچێ و ئەوەنە خوار نابێ ئێستا بۆ نمونە ئێستا ئەو کۆزەی 3 نەوعە داری تێدا داری تێدایە داری شینی پێ ئەرێن ئەو دارە ڕاست هەرەچی بەرام کەمترە لە ئیدیکان ئەو دارە سۆرە زووتر پێ ئەگا ئەو دارەشینە 2 ساری فەرقن یعنی کەمتر پاشتر پێ ئەگا ئێستا بۆ نمونە ئەم کۆزەی کە بڕاوە ئەگەر هەڵداتەوە مەسەرەن چاوەڕێکین بە چەند ساڵی تر ئەسپیندار دیسان بۆختی ئەوان بێ گەورە ببن و بیبڕێنەوە ئێستا ئەو کۆزەی خاوینەکەتەوە و کابرا بە تەما بە حەفارەی هەمووی دەربینی دەرێبێنی بیچێلی تۆ ئەو زادای ئەچینی تۆ بە 6 سار 7 ساری تا 8 ساری هەیە تا 10 ساری بەس بە 7 سار 8 ساری تەواو دێتۆ قیاسی خۆ قیاسی فرۆشتنێ بەڵێ خۆشەویستان لە کۆتاییە یەک تەمەنامان ماوە هیواداری حکوومەتی هەرێمی کوردستان گوێی لێمان بێ لایانی پەیوەندیدار ئاگای لە ئەم بەرنامەیە ببێ ئەویش بۆ ئەوەی کە داواکەین کە بەڕاستی جادەی گوندی ئالانە جادەیەکی زۆر خراپە و بە تایبەتیش کە ئەوان ئاوەدانێکی زۆریان هەیە و هەروەها خوێندکاریی زۆر لە گوندە جیاوازەکانی ئەم دەوروبەرە ڕویان تێیەکە پێویستان بەوەیە کە شەقامەکان بۆ چاک بکرێ و هیوادارین ئینشاڵڵا بە زووترین کات جادەکان بۆ چاک بکەن بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان تاکو بە گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ